پارتی دیموکراتی کوردستان پێشوازی ئەکات لەو بەیاننامەی کە سەرۆک بارزانی پێش دەچن ڕایگەیان کە داوای کرد هەموو لایەنە سیاسیەکان کۆ ببنەوە و ئێمە تاکید دەکەینەوە دیسان پشتگیری لە پەیامی سەرۆک بارزانێکن کە بوونەی جەژنی قوربان داوای لە هەموو لایەنە سیاسیەکان کردووە کۆ ببنەوە و ئێستاش ئێمە پێشوازی لەو دەست پێشخەریەکەین کە سەرۆک بارزانی لە ڕێی ناردنی سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ هەموو لایەنە سیاسیەکان ببزوتنەوەی گۆڕانیشەوە بۆ ئەوەی ئێمە بین لەسەر مێزی گفتوگۆ کۆمەڵێک خاڵی هاوبەشی استراتیژی نەتەوەیی هەیە لەم قۆناغا ئێمە هاوکۆگمین لەسەرەوەی چ میکانیزمێک بگیرینە بەر بەتایبەتی یەکلاکردنەوەی پرسی پەیوەندی ئێمە لەگەڵ بەغدا شێوازی ئامادەکاری بۆ پرسێکە ڕیفراندۆم یەکلایی بکاتەوە و هەروەها چارەسەرکردنی بەشێک لەو کێشە ئابوورانی لە هەرێمی کوردستان کە پێویستیان بە بڕیاری زیاتری حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم سێ پرسە ئەساسیە پرسی ئابووری پرسی سیاسی پرسی پەیوەندی لەگەڵ بەغدا پارتی دیموکراتی کوردستان ئامادەیە بۆ دانیشتن لەگەڵ لە چوارچێوەی پەیامی سەرۆک بارزانیە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانە کۆبوونەوەیکی فراوان بکرێت تا ئێمە ئەو خاڵە هاوبەشانەی هەند زیاتر ڕێکیان خەینەوە و ئەو خاڵانەشی کە خاڵی ناکۆک بنن بەشێکیان قابلی تەئجیلکردنن بەشێکیان قابلی چارەسەرکردنن ئێمە لەم کۆبوونانە ئەتوانین بزانین چۆن ئەگەینە چارەسەر. پارتی دیموکراتی کوردستان ئەو ڕێککەوتنەی کە لە حەڤەی 4 2014 بە دەنگی پارتی یوسف محەممەد بووە سەرۆکی پەرلەمان ئەم ڕێککەوتنە هەڵوەشاوەتەوە ئێمە پێمان باشە دەستەیەکی نوێی سەرۆکایەتی پەرلەمان هەبێ ئەم دەستەیە لە برادرانی یەکێتی و لە یەکگرتوو لە پارتی دیموکراتی کوردستان پێک بهێنرێ ئێمە لەگەڵ ئەوەی سەرۆکی نوێی پەرلەمان لە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان